بسم الله الرحمن الرحیم. سڵای خواتان لەبێ. ئەمڕۆ کولیچەتان پێشکەشەکەم. یەکەم شت بە پاکەتێکی 250 غرامی کەرەی ماگەرینە قاڵێک لەوەی تێکەین. ئێترەوە حرارەتی ژوورەکەی هەن چۆن نەرم بۆ توانێت 1 کیلۆ ئاردەکەین. بۆ ئەو کیلۆ ئاردە 250 زەیتی شتیەکەین، چکەگە بەس بەمە بێت تۆزێ وشکە. ئەمەش ڕۆنەکەی ئەم دوانەیە یەکەم شت تێکەڵەکەین. ئەوە بەم شێوەیە هەردووکی جوان تێکەڵەڵاوە. ئەمە عەساڕە و مێکسەر وشتی ناوێت. 1 کیلۆ ئاردم هەیە. لە پێشە ئاردەکە لەگەڵ ئەو ڕۆن و کەرەیە تێکەڵەکەین. ئەمە جوان تێکەڵەکەمە تاوەکو شێوەیەکی لەم ڕملی لێت، هیچ ئاو بەکار ناهێنم. ئەلێرایە چەند شتێکی بەسیتمان هەیە. ئەمە خوێیە، بسم الله الرحمن الرحیم، لەگەڵ ڤانیلا سەوکەرە. ئەمە ئەختیاریە ئەگەر تێیشی بکەی. 5 غرام بیکی پاودەرم هەیە. ئەم حێلە هەمووی ناکەمە ناوی، نیوەی تێئەکەم. ئەو نیوەی ئەهێڵمەوانێ دوایی بۆ حەشۆکەی لەگەڵ کەوتکێک خومرە. بسم الله الرحمن الرحیم. ئەمە پێشتر پێویست ناکاتۆ خومرەکەی بۆ بتوێنی کەوانێ ئەمە لەبەروی حەدەنیمکان و کاتانەی حازرێکەی ئەنجا لەگەڵ دەستا هەڵبێت. ئەمە جوان تێکەڵەکەین هەتا ئەو ئارد و ڕۆنە هەمووی وەکو یەک وەکو شێوەیەکی ڕەملی لێت ئەنجا ئاو بەکارەهێنین. بەم شێوەیە هەتا وەکو شێوەیەکی خۆڵ یا با بڵێین لم. ئەگەر بە چێزانی قیاسەکە و مەزبوطە ئاوا وەزوەیەکی لێ هەڵەگری تۆم لە دەستایی گوشیت کە بەیەکا بنووسێ، بەڵام تەوان بە کەڵکیەوە نایە. ئەلم کە حەت حاڵەتیانە لەم کاتەیە ئەنجا ئاوی تێکەین، بەڵام ئاوەکە هێواش هێواش. ئێستا من ئاینی شت ئەو ئاوم هەیە شانتانەیەم و دوای چەنێکم بەکارێنەوە. ئێستا هەمووی تێناکەم نیوەی لەبەرەی هەویرەکەمان خراپ نەبێت. ئەمە ئەشێلم و یەم وڵاتە مەڕێزان. ئەمە ئەخیری کوپەکەیە. ئەمە ئاخرێتی تێەکەین، یعنی 1 کوب ئاوی ویست. بینیشتان 1 کوب ڕۆن لەگەڵ 250 غرام ئەو قاڵبێ کەرە بوو بۆ کیلۆیەک ئارد. بەڵام تر بێ جوان بیشێلیت، شێلانی جوانی هەیە. ئەو بەم شێوەیە جوان هەویرەکەمان شێلاوە. ئەمە نادەداینین هەتا هەڵبێت چکە هی کولیچە بە کەڵکی ئەوە نایە. ئەمە 200 غرام گوێزم هەیە، کردومەتە کیسەیەکوانێ بەسەر ئاوا بە کیلۆگەکە وردم کردووە. تۆ خۆت ئازادی لەوەی ئەگەرێکی بە عەساڕەیە یان ئەی کوتی. بەس من حەزم لێ نییە زۆر وردی بکەم، حەزم لێ گوێز تۆزێ درێژ بێتیایە. ئەمە ئەمیان ئەمە یەک لە حەشوەکانە کە بەکاری هێنین. بسم الله. ئەترەت کەسەوە بە گوێرەی خاڵ خێزانی خۆی چەندێک حەزی لێکا شەکری تێکا یان نا. من ئەمە بۆ درەیە 2 کەوتکی زەڵاتەی تێەکەم بۆ درەی شەکر. بەتوانی شەکری ئەتیادی تێکەی 2 کەوتک شەکری تێەکەم لەگەڵ حێل. ئەوە حێلەکەی کە دامنا ئەوستا حێلەکەشمان کردە ناو ئێرە. ئاینی شت 1-2 کەوتک. ئێستا سێریەکەم ڕانەیە 3 کەوتک بۆ 2 کەوتکیش لە شیرەی دوێ. ئەوە شیرەیە کە یەکی بەسەر پاقراوشتە. بسم الله الرحمن الرحیم. ئەمە 1، ئەمە 2، ئەمە حەشوەیەکیانمان حازرە. ئەش لەبەرەی گوێزەکە هەڵنەوەرێ بە دەستەوانێ ئەو کاتی بەکارێنێکیتە ناو هەویرەکەوانێ زۆر شتێکی باشە. حەشوەی دووەممان گوێزی هندیە. بسم الله الرحمن الرحیم.
ئەتە بە جۆرەی ئەوەی هەویرەکەی خۆت کە شێلاوتە چەندێکت پێویست بوو ئەوە داعینێ بڵێ چەند کوپمە یا چەند غەڕامەیە و هەچ کەسە بە جۆرەی خاوخێزانی خۆیەتی ئەم یەک سەرکەوتچێک دارچینی تێەکەم. ئاینشت بۆدرەکەش شەکری بۆدرەکەش دوو کەوتکی تێەکەم. ئێستا ماوە شیرەکەی بۆ بکات ئەمە یەک کەوچک و ئەمەش دوو کەوچک. شیلەی پاقلاوەیە شیلەی شیرینی کە خۆ دەیگریتەوانێ. ئەمیش ئاینشت تێکەڵ یەکەم یەمەوەلاتە. بەڕێزان ئەمە حەشۆکەیەتی بەم شێوەیە توزە شکڵێکی شێداری هەبێ وەش گوێزەکەیە ئەو یەک دوو کەوچک شیرەیە و لەگەڵ دوو کەوچک بۆ سێ کەوچک بۆدرە. ئێستا هەڵەستین بەکردنەوەی هەویرەکە. ئەوی تر هەیە قاڵبەکە بەدەست دروستەکە قاڵبی ناوێت بەدەست شتەکە دروستەکەی بەعزێکەیە بەڵام منم لێرانە یەک دوو قاڵبی کولیچەم هەیە کە پیشانتانیە ئەوانە بەکارەهێنم. ئەمە توانی بە پەرداخێک بە کوپێک بە شتێک بکەی بە قاعدە هەتا هەویرەکەی پێلەتکەی و ناشمێ زۆر ئەستر بێ دیقەتی بن ئەوە هەموو ئەستورەکەیەتی حەزەکەم تۆزە تەنێک بێ. بەم شێوەیە ئەمە لە دەکەم و یەمۆلاتە. وەرزان لێرە من یەکێکم هەیە لەگەڵ یەک سەرە کەوچکی چا قاوەی سەریعە ئەمە هەر بۆ کۆچکەژێک کەوچک شیریشی تێەکەم. بسم الله الرحمن الرحيم. هێلکەکەی لێ ئەین و یکەینە فڕنەکەەوە. ئەوە هەموویان چۆر کردووە بە هێلکە ئێستا چینەکەینە فڕنەکەەوە. فڕنەکەمان بە 10 دقە پێشەوەدا گرساندووە لەسەر 180 سەر و خوار. ئەتر تەمان سێریەکەین 10 دقە جارێک هەر لە پەنجەرەکەی و پێویست ناکا بیکەیتەوە بەس ئەتیادی نیو سەعاتی هەر ئەوێت. بەڕێزان هەر سینەیەک 25 دقە ویست لە فڕنەکەیا بێت
سەر و ژێر جوان برژاوە ئەگەر باش دقەتی بن زۆر شتێکی ناسک و خۆش دەرچۆ زۆر بۆنی خۆشە بسم الله الرحمن الرحیم ئەمە گوێزە کاکڵکەیە یەک دانش لە گوێزەندێکە لە دەکەم وەلە و زۆر گەرمە بسم الله الرحمن الرحیم ئەوش گوێزە هەندێکەیە زۆر جوانە زۆر بۆنی خۆشە چکە و دارچینی و حێلیتیا زۆر شتێکی نایاب دەرچۆ بۆن و بەرامی هیوادارم ئێوەش بێبەشمان نەکەن لە لایک و کۆمنت و سبسکرایب تا ڤیدۆیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ